برسی هاوسەنگکردن یا بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاردا کە لە کۆتاییەکانی کۆتامانگەکانی 2022ەوە ئەم قەیرانە ئەم کێشەیە بەرەوەی عێراق وەرەوی کوردستانی گرتووە سەرباری کۆمەڵێک کێشەی دیکە سەرباری کۆمەڵێک قەیرانی سیاسی دیکە کە لە نێو عێراقدا هەیە دیارەکە دەڵێن بەهای دینار یاخود فرسە ئابوووریەکان باز دەکرێت دەزانین کە بعد و ڕەهەندە سیاسیەکە کاریگەریان لەسەر بابەتە ئابوووریەکانیش دەبێت بە هەمان شێوە بە یەک پاکی سەیری ئەم بابەتە دەکرێت. بانکی ناوەندی عێراق لێسایە لە هەوڵی چارەسەرکردن ئەم کێشەیەدایە لەگەڵ خەزینەی ئەمریکادا هەوڵەکان بەکوێ دەکەن کەی چارەسەری کێشەکە دەبێت عێراق وەکو وڵاتانی دیکە ناکەوێتە نێو ئەو هۆژمون و ئەو کاریگەری ئەو قەیرانەی کە دراوی بەشێک لە وڵاتانی دراو سێمان زۆر دوور نەڕۆین بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تووشی داڕمانێکی زۆر بوون. دراوی عێراقی چی بەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق لێرە میوانە گفتوگی زیاتر دەکەین. کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادە بوونت. دینار بەرامبەر بە دۆلار کەی دەگرێتەوە دۆخە ئاساییەکەی خۆی، یعنی چاوەڕێ بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە سەرمایەدارانەوە کە بازار ئاسایی بێتەوە. زۆر سپاس سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً ئەو بارودۆخە نائاساییە کە ئێستا لە بازارەکانی عێراقدا هەیە وەکو بەڕێستان باستان کرد لە پێشەکەکەدا کە لە کۆتاییەکانی ساڵی 2022 هاتوتە ناو با بڵێین بازارەوە. بەرزونیزمێکی زۆری بەخۆیەوە بینی. ئەمە لە ڕۆ سیاسیەکەیەوە بۆ ئەم حکوومەتی ئێستای عێراق با بڵێین مەترسیە، چونکە مەوا دەکا کە ناڕزایی خەڵک زۆر ببێ و ئەم حکوومەتە دژی زۆر ببێ، بۆیە حکوومەت هەوڵێکی زۆریدا تا نرخی دینار بەرامبەر دۆلار جێگیر بکە یان با بڵێن دابەزێتەوە بۆ ئاستی خۆی نەیتوانی کە نەیتوانی کۆمەڵێک هەنگاوی تری ناوە. ئێستا یەک لەو هەنگاوانە ئەوەیە کە بەڕەسمی لەلایەن بانقی مەرکەزیەوە و لەلایەن حکوومەتی عێراقیەوە سوودانی خۆی قسەی کرد لە موازنەی 2023 دینار بەرامبەر دۆلار بە 130,000 حساب دەکەن و بانقی مرکزی بە 131,000 بۆ هەر 100 دۆلارێک دەیخاتە بازارەوە. دەنگیشی لەسەردرا لە ئەنجومەنی وەزیران بەڵێ دەنگی لەسەردرا و تەواو سابت بووە ئەمامە بڕیاری حکوومەتی عێراقیە و سوودانی خۆی لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی باسی کرد. وەفدێکی حکوومەتی عێراقی ماوەیەک پێش ئێستا لە ئەستەمبوڵ لەگەڵ وەزارەتی خەزانەی ئەمریکی دانیشتن هەنگاویان ناوە مەبدەئیەن لەسەر کۆمەڵێک خاڵ ڕێککەوتون. ئێستا وەفتێکی تر لە ئەمریکایە بە سەرۆکایەتی فواد حسێن کە جێگری سەرۆکوەزیرانە بۆ کاروباری ئابووری، وەزیری مالیەیە و پارێزگاری بانقی ناوەندی لە ڕۆژی پێنجشەمەوە دیارە تەمان ئەوانە لە ئەمریکان خەریکی کۆمەڵێک گفتوگۆ و کۆبوونەوەن بەو ئاراستەیە کە ئەمریکیەکان قەناعەت پێ بکەن ماوەیەک دەرفەتی عێراقدا تاوەکو ئەم سیستەمی سویفت و چۆنێتی حواڵەکردنی دۆلار بۆ دەرەوە جێگیر دەبێت. خۆی ئەمە گرفتەکە بۆچی دروست بووە؟ ئەمریکا دەمێکە داوا لە عێراق دەکات کە ڕێگەل لە بەهەدەردانی یان با بڵێن تەهریبی دۆلار بگرێ. ئەو دۆلارەی کە ئەمریکا دەیداتە عێراق کە هی فرۆشتنی نەوتە لە بانقی فێدراڵی ئەمریکیە لە ڕێگای بانقی مرکزیەوە دێتەوە عێراق و دەخرێتە بازار بە ناوی حواڵە و هاوردەکردنی کەلوپەلەوە دەچێتە دەرەوەی عێراق کە دەچێتە دەرەوەی عێراق ئەم دۆلارە هەمووی ناگەڕێتەوە کە ناگەڕێتەوە بۆ ئەمریکیەکان جێگای پرسیارە، چونکە بەشێک لەو وڵاتانەی کە لە دەوروبەری عێراقن حەساریان لەسرە و عقوبەی ئەمریکیان لەسەر کە نابێت دۆلاریان دەست بکەین لە ڕێگایەوە دەستیان دەکەێت. ئەمەش یعنی بۆ بە فاکت ینی مەجای ئەوەتیانی بڵین وایە یان وانە بەشێک لەم دۆلارێک کە نایەتەوە چی لێدێ بەهەدەر دەڕوە، ینی تەهریب دەکرێت بۆ ئەم وڵاتانە کە ئەمریکا ئەوەی ناوێت. عێراق ناچار بۆ چی بکەم بچێتە سەر نظامی سویفت، واتە ئەمریکا ئاگاداری ئەوە بێ ئەو بڕە دۆلارێکە حواڵە دەکرێت بۆ شوێ دەچێت دەگاتە دەستی چێ تا دوا کەس کە دەگاتە دەستی. بازرگانان بۆ نایانەوێت بەم نیزامە ئیش بکەن. دوو سەبەبی هەیە. سەبەبەچیان بەشێک لەو بازرگانانە لە ئەساسدا نایانەوێت بازرگانان بۆچی تا ئێستا نەیتوانی و عێراق ئەمە جێبەجێ بکات لە بەرەوەی بەشێک لە بازرگانان نایانەوێت تەعاملی لەگەڵ ناکەن. بۆ تەعاملی لەگەڵ ناکەن دوو سەبەبی هەیە. یەکەشیان ئەوەیە بەشێک لەو بازرگانانە بە فعلی تەهریبی دۆلار دەکەن کەلوپەل هاوردە ناکەن. بەشێک لەو دۆلارە هەر بۆخۆی کە دەچێتە دەرەوە بە نیەتی تەهریبکردن و نەهاتنەوەی دەڕوە. بەشی دووەمی لەبەر ئەوەی هەم زەریبە هەم گومرگ لەسەر ئەساسی ئەوە دەکرێت دەیانەیە خۆلەوە بدزنەوە تاوەکو ئەمە وای لێ دێت جێگیر دەبێ و بازرگان تەعاملی لەگەڵ دەکات و ئەم نیزامە بە تەواوی لەلایەن عێراقەوە جێبەجێ دەکرێت کاتی دەبێت. کاتەکە چەندە؟ کاتی دەبێت یعنی لەوانەیە بڵین
یعنی 3 مانگ 4 مانگ لەو کاتەوە کە دەستی پێ کردووە یعنی تەسەوراتی ئێمە کەواتە تاوەکو ئەو کاتە کە دەیەوێت بۆ چارەسەرکردنی ڕۆژی بازرگانان و قەناعەت پێکردنیان و جێبەجێکردنی سیستمەکە بەم شێوەیە بەهای دۆلاری ژەمێنێتەوە لە بازاڕە. یعنی ئێستا ئەو وەفدێک کە لە ئەمریکایە تقریبا ئەوەی کە با بڵێن دزەی کردووە یان بڵاو کراوەتەوە بە پێی بەیاننامەی بانقی ناوەندیش ئەوەیە کە گەیشتونە ئەو سیغە ڕێککەوتنەی کە مەجالێکی عێراق بدەن ئیتر 3 مانگە 6 مانگە 9 مانگە تاوەکو لەگەڵ ئەمە ڕادێت لە بەرامبەردا دەبێت ڕێکارەکانی ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە لە تهریبی دۆلار عێراق ئیشی لەسەر بکە نابێ ئەمە عێراق دەبێت ئەمە چارەسەر بکە. بەڵام ساڵانێکی زۆرە عێراق بەدەزم کێشانەوە ئەناڵێنێ تا ئێستا چارەسەر نەبووە چارەسەریش نەکراوە ئای لە ماوەی ئەم چەند مانگ ساڵەیە عێراق توانێت ئەم بۆ چارەسەر لەوە چێ ئەگەر یعنی پێم وایە وڵاتانی دەوروبەریش بە تایبەتی ئێران دەبێت تەفەهومی وەزعی عێراق بکە یعنی نەرمێکیش لەوەدا هەبێ چونکە ئەگەروانە بێ وەزعی عێراقیش وەکو وڵاتانی دراوسەی لێدێ لەوانەیە نەوعان مازرەریشی هەبێتەوە بۆ ئێران کە دۆخی عێراق دۆخی عێراق تێک بچێ زەرری هەیە بۆ وڵاتانی دەوروبەریش و بۆ ئێرانیش کەواتە من پێم وایە لە ڕووی سیاسیەوە ئێرانیەکانیش لەوانەیە تەفەهومی ئەو وەزع بکەن و نەرمیەک بنوێنن لە بەرامبەردا و بەپێی ئەو دەنگۆیانەی کە لە ئەمریکاشەوە هەیە پێدەچێت ئێرانەکانیش جۆرێک لە ڕێگەیان بە عێراقیەکاندا بێت کە وزە لە ئێران بکڕن تەمان مشکلەکە لەسەر چێ ئێستا عێراق وزە و غاز لە ئێران دەکڕێت لە بەرامبەردا دۆلاری دەست دەکەوێت ئێران ئەمە پێدەچێت ڕێگایەکیان بۆ دۆزیبێتەوە تاماوەیەک وعنی عێراقیەکان ناتوانن پێدەچێت باشکرا بە ئەمریکەکانیان گوت پێک کە ئەوان تێکەڵاویەکی زۆر و ئاعتیمادی بەشێکی زۆری دابینکردنی وزە لە عێراق لەسەر غازە ئێرانە و تا ئێستا بەدیلی ئەویان نییە کەنیانە ناتوانن ڕاستە خۆ دەست بەرداری ئێران بن یعنی مەساڵحە سیاسیەکان و اقتصادیەکان تێکەڵا بەناو یەکدا چووە وا بە ئاسانی ناتوانین لێی دەست بەردار بن ئەمە بۆ وڵاتانی دەوروبەر بەم شێوەیە هەتا کاتی دەوێت هەتاوەکو با بڵێن لە بازار ئەمە دەچەسپێ بازرگانانی اعتیماد دەکەنە سەر ئەو شێوازە لە زیاتیەوەی کە لە بازار دۆلار بکڕنەوە و حواڵەی بکەن و بیهێن و بیبن بەشێکی ئەوە خەڵکەشی زۆر با بڵێن دۆلاری کڕیەوە بەگران ئێستا هەرزانە نایفرۆشێتەوە ئێستا زۆر جار خەڵک باس دەکات دەڵێ لە بازار دەڵێن بەوەندەیە بەڵام پچی دۆلار بکڕی نییە کەس نایفرۆشێ هەتا وای لێ دێ خەڵک دۆلاری کڕیوە دەچێت دەیفرۆشێ یان ئەوەی کە با بڵین پێویستی بە دۆلار نییە نەچێت نەیکڕێ یعنی بازارەکە تۆزێک استیقرار دەکات پێگەچێت. بەڵام کاک شیروان ئەوەی کە باسی لەوە دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە عێراق کێشەی نەبوونی دۆلاری نییە یەدەکی دۆلاری نییە ئەم قەیرانی کە دروست بووە سەرچاو هۆکاری تری هەیە. تەمان بۆچی پێمان وایە اقتصادی عێراق وەکو وڵاتانی دراوسەی لێنایە لەبەر دوو سەبەب یەکەچیان عێراق حەساری لەسەر نییە ئێستا عێراق حەساری لەسەر نییە و عێراق یەدەگێکی زۆری هەیە احتیاتی بانقی مرکزی و احتیاتی دۆلار لە عێراق ئێستا 100 میلیارد دۆلارە کەواتە کێشەی دۆلاری نییە وەکو بەڕێز دەفەرمووی کێشەی چۆنیەتی خستنەڕووی ئەو دۆلاری سیستەمەکەی هەیە سیستەمەکە ئەوەیە کە لە پارەوە لەگەڵ وەزارەتی خەزانی ئەمریکی لەگەڵ سندوقی نەقدی دەولی ڕێککەوتون کە بەم نظامە بیکەن عێراق نەیکردووە عێراق کە نەیکردووە با بڵین ئێستا باجەکەی دەدا دەبوو زوو ئیشان بەم سیستەمە کردبە بۆ ئەوەی کە بچنەنا ئەو سیستەمە عالەمیەی کە دیارە هەر بڕە دۆلارێک لە عێراقەوە حواڵە دەکرێت بۆ شوێ دەچێت بۆ چمە بەستێک دەچێت. باشە کاک شیروان جنابیش باس لە ئێران کرد کە ئەو دۆلارانی لە ڕێگەی عێراقەوە دەچێتە ناو ئێران بۆچی پرسی ئێران زەق کراوەتەوە لە کاتێکە ئەزانین کە وڵاتێکی وەکو تورکیاش دۆلارێکی زۆر لە ڕێگەی هەرێمی کوردستان و عێراقەوە بۆ دەچێت. ئەبە تەمان لەوانەیە ڕەهەندێکی سیاسی هەبێ بۆیە ئێران زەق کراوەتەوە گەرنا بەس ئێران نییە ئێرانە تورکیا سووریا بەر تورکیاش دەکەوێت بەر تورکیاش دەکەوێت لوبنانیش بە هەمان شێوە سووریاش بە هەمان شێوە بەڵام لە ڕۆ سیاسیەکەیەوە لەبەر ئەوەی نیزاعێک هەیە لە بینی ئێران و ئەمریکا وەزعی بڵین ئەوەی ئێران زەق کراوەتەوە ئەگەرنا بە هەمان شێوە بۆ تورکیاش ڕاستە بۆ سووریاش ڕاستە بۆ لوبنانیش ڕاستە تا ئەگەر ئەمریکا ئەو بکا بە مەرج کە هیچ دۆلارێکی عێراقی دۆلارێک لە عێراقەوە نچێتە وڵاتانی دیکە بێت تورکیا و سووریا و لوبنانیش بگرێتەوە بڕیارەکەی خۆی کێشەکە ئەوەیە یعنی ئەم نظامی سویفتە ئەمریکا دەیەوێ هەر بڕە دۆلارێک کە حواڵە دەکرێت بزانێ بۆ کوێ دەچێت باش یعنی بزانێ دەگاتە دەستی چێ چونکە ئەو دۆلارە با بڵین لە دۆلاری ئەمریکیە ئێستا هەر بە نمونە
فترێک هین پێدا پیان دەگوت دۆلاری لیبی دۆلاری لیبی خۆ دۆلارەکە تەزویر نییە بەڵام دۆلارێکە کە وەختی خۆی ئەمریکا داوێتی لیبیە بۆ ئەوەی نەگاتە دەستی شوێنی تر ئەمریکا لە لای خۆیەوە بلۆچی کردووە یعنی دۆلارەکە تەزویر نییە ئەو دۆلارەیەکە لە ئەمریکا با بڵێن هینکراوە دەرکراوە پارەی ئەمریکیە بەڵام ئەمریکا کە زانیوێتی لە لیبیا دەڕواتە دەرێ دەچێتە شوێنی تر بلۆچی کردووە بەپێ ئەو ڕقەمانەی کە دەزانێت لە چ ڕقەمێکەوە لە چ سرێلێکەوە بۆ شوێ لای لە لیبیا بووە بلۆچی کردووە ئەوەیە یعنی ئێستا دەتوانێت لە عێراقش جێبەجێ بکات لە هەر وڵاتەکەی بێوە جێبەجێ بکات چونکە ئەمریکا دەزانێت چ پارەیەک یان چ دۆلارێکی چ ڕقەمێکی ناردووە بۆ عێراق کاریگەری لەسەر گرانبوون و هەڵاوسان ناکات لە نێو بازاڕەکانی عێراقا ئەگەر حاڵەتە چوار بڕووبدا بە دڵنیاییەوە یعنی یەکسەر دیناری عێراقی انهیار دەکات باشە کاک شیروان ئێستا دەزانین کە سەرۆکی بانکی ناوەندی عێراقی دەزانین کە لە ئەمریکان فواد حسین ژوک وەزیری دەرەوە دەزانین کە لە نێو ئەمریکان بۆ گفتوگۆکردن یعنی ئەگەنە چارەسەر بۆ کێشانی عێراق پێم وایە یعنی گەیشتونە جۆرێک لە لێک تێگەیشتن یعنی ئەوەی کە با بڵێن وەکو هەواڵ بڵاو بۆتەوە دزەی کردووەکو معلومات ئەوەیە کە گەیشتونە جۆرێک لە لێک تێگەیشتن ماوێتی بگەنە ڕێککەوتنی کۆتایی پێم وایە تا 15 مانگ لەوە چێ خەبەری زیاتر بڵاو بێتەوە بەڵام لێک تێگەیشتنێک هەیە چونکە دەبێ ئەمریکاش تەفەهمی ئەو وەزعی عێراق بکە لەوانەیە ئاڵۆزی سیاسی لە عێراق چی دیکە لە بەرژەوەندی ئەمریکاش نەبێ یعنی ئەمریکەکانیش بیانەوێ ئەم حکوومەتەی عێراق بۆ ئەم ماوەیە ئیستقرارێک بەخۆیەوە ببینێ وەزعی دۆلار چاک نەکرێ ئەم حکوومەتە ئیستقرار بەخۆیەوە نابینێ تووشی با بڵێن گرفتی گەورە دەبێت لەوە چێ خۆ پیشاندان دەست پێ بکاتەوە خەڵک ناڕازی بێ بۆیە من پێم وایە دەگەنە چارەسەر دەگەنە ڕێککەوتن بە شێوەیەکی کاتی بە شێوەیەکی کاتی وەکو بڵێ مەجالێکی عێراق دەدەن هەم بۆی بۆ چارەسەر بۆچی بۆی وردە ئەم نیزامە بە تەواوی جێبەجێ بکە چونکە تەنازول لەم نیزامە نییە ینی ئەمە ئەمریکیەکان ئەوە ناکەن بگەڕێنەوە سەر ئەوەی پێشوو عێراق بە کەیفی خۆی دۆلار بخاتە بازار و هیچ ڕقابەیەکی لەسەر نەبێ ئەمە کۆتایی پێ هاتووە بەڵام لەوە چێ ماوەیەک ڕێگەی بدەن چەند مانگێک ڕێگەی بدەن تاوەکو دۆخی بازار استقرار بخۆیەوە وەردەگرێ و وردە ئەم نیزامە بە تەواوی جێگیر دەبێت باشە کاک شێروان سەبارەت بەوەی کە عێراق کۆمەڵێک کێشەی دیکەشی هەیە کێشەکانی عێراق لەوەدانەوە ساوتۆ کە تەنها بەهای دۆلارەکەی بێت ئەم پرسە تەنها لە نێوان عێراق و دیارە ئەمریکاشدا نەماوەتەوە وڵاتێکی وەکو ڕوسیا بینیمان کە سەرگی لاڤڕۆڤ سەردانی عێراقی کرد ینی ڕوسیا لەکوێی ئەم کێشانەیە ئەگەر تەنانەت بۆ لایەنداریکی یاخ پشتیوانێکی ئەم ئێرانیش بێت خۆی دەبێ ئەمە بزانین بەشێک لەو کێشەیە پەیوەندی بە وزەوە هەیە بەڵێ وزە بە مانای بە نەوت بە غاز بە کارەبا وزە بە شێوەیەکی گشتی کە پەیوەندی بە وزەوە هەیە لە ناو دنیای وزەدا لە جیهاندا ڕوسیا معادلەکی گەورەیە دەبێ بزانین ئێستا شەڕێک هەیە لە بینی باڵین ڕوسیا لەلایەک و هاوپەیمانەکانی بە ناڕاستەوخۆ لەگەڵ ئۆکرانیا و ئەوروپا و ئەمریکاش بە ناڕاستەخۆ پشتیوانی بەڕاستەخۆ و ناڕاستەخۆ تەمان پشتیوانی ئۆکرانیا دەکەن ئەم شەڕە کە درێژە دەکەشێ بەشێکی لەسەر وزەیە زەختی با بڵێن فشاری ڕووسەکان بۆ سەر ئەوروپا لە ڕێگای وزەوەیە بڵین ئەوروپیەکان و بەریتانیا و ئەمریکاش بە دوای بەدیلی وزەی ڕوسیادا دەگەڕن تەمان ڕوسیا نایەوێت ئەمە ڕووبدا ینی ئەمە بۆیە ڕوسیا لەو معادلانەدا وجودێکی گەورەی هەیە دەبێ یعنی عێراقیەکان هەر هەنگاوێک بنێن حسابی تەوازونی دەولی نەکەن زەرری گەورەی لێ دەکەن کەواتە هەڵسەنگاندنی یاخود سەردانیکردنی لاڤڕۆڤ لەم تۆقیت و کاتیا بۆ عێراق خوێندنەوەی کوی بارودۆخە ئابوووریەکەی عێراقا و ئەو کێشانەی نێوان عێراق و ئێران و ئەمریکا بۆ خۆی لاڤڕۆڤ لەو کاتەدا بۆ سەردانی عێراق دەکات تەمان دەزانێت کە کێشەیەک هەیە لە عێراق کە پەیوەندی بە ئەمریکاوە هەیە پەیوەندی بە ئێران و بە دۆستەکانی ڕوسیاوە هەیە ڕوسیاش نایەوێ بێ با بڵێن بێ کاریگەری لەم بابەتە دەرچێ دەوێ ئەویش کاریگەری خۆی هەبێ لانی کەم پەیامێک بدە بە عێراقیەکان کە دەچنە ئەمریکا حسابی هێزی ڕوسیاش بکەن لەوێ رووسیا نادیدە نەگرن هەموو شتێک بخەنە ناو سەبەتی ئەمریکاوە یعنی مە پەیامێکی ڕوونە بۆ عێراقیەکان کە رووسیا هێزی هەیە و وجودی هەیە و کاریگەریشی هەیە تەنها عێراقیش نیە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەم ناوچەیە بەگشتی زۆر باشە دیارە لە سەردەمی عادل عەبدولمەهدیدا
لە بیرمە کە عێراق کەوتەوە نێو بارودۆخێکی سیاسی و دارایی دووبارە ئەبوو عێراق لایەنداریەک و هەڵبژاردەیەکە لە نێوان ئێران لە نێوان ئەمریکادا کەوتەوە بارودۆخێکی هەمان شێوە بەڵام بە سیناریۆیەکی دیکە عێراق ئێستا لە هەمان مووقع و هەمان مووقیفدا ینی دەکرێت عێراقێکێک لەم دوو وڵاتە کە هەژمونی گرنگیان هەیە لە تەواوی گیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نوێژیاندا لە عێراقا بکەوێتەوە نێو ئەم هەڵبژاردنێکێک لەم دوو وڵاتە خۆی ینی بەداخەوە عێراق بەردەوام لەناو ئەو کێشەیەدا لە بەرەوەی ناوچەکە بەگشتی جێی ململانەی ئەو هێزە گەورانەیە یعنی جێی ململانەی ئەمریکا و بریتانیا و ئەوروپیەکان لەلایەک سین و رووسیا و فەڕەنساش بە هەمان شێوە فەڕەنسا لە بابلین تاڕادێک محایترە بەڵام لەبەرەی ئەوروپیەکان و ئەمریکادایە زۆر جار فەڕەنسیەکان وەکو بابلین چارەسەری مامناوەند دێنە ناو معادلەکەوە یعنی لە بینی بابلین لە بینی ئەمریکا و رووسیا لە بینی بابلین ئێران و سین لەلایەک و ئەوروپیەکان لەلایەک فەڕەنسا تاڕادێک بۆ بە چارەسەری مامناوەند حساب دەکرێت ینی دەکرێت بڵێن بۆ زۆر حاڵەت پەنا بۆ دەبرێت یەک لەو هۆکارانەی کە بوو بەهۆی ئەوەی ئەمریکیەکان تووڕە بکات لە سەردەمی عادل عەبدولمەهدی ئەو ئیتفاقی بوو کە لەگەڵ سین کردی لەگەڵ چینا کردی بۆیە ئێستا ئەم جاریان بە هەمان شێوە تەمەشا دەکەین هەمان کاریگەری ئەو اتفاقی ئێستا لە نێو عێراقیش بەڵێ ینی کاریگەری هەیە سوودانی پەنا بۆ ئەڵمانیا دەبا لەگەڵ شەریکەی سیمنز بە نمونەین دەکات طبعا شەریکەی سیمنز دەمێکە لەگەڵ هەموو حکومەتەکانی عێراق اتفاقەکە بەڵام جێبەجێ ناکرێت لەبەرەوەی وەکو باسم کرد کەرتی وزە کەرتێکی ئاسان نییە نە ئەمریکاوە بە ئاسانی دەستبەرداری دەبێت نە ئێرانەوە بە ئاسانی دەستبەرداری دەبێت نە سینیەکانەوە بە ئاسانی دەستبەرداری دەبن یعنی ئەوە نییە بڵێن هەموو ئەولانە وازی لێبن بۆ ئەڵمانیەکانیان بۆ فەڕەنسیەکان دەبێت دوجار عێراق بە تەوازوونی خۆی بە سیاسەتێکی حەقیمانە تەوازوونی ئەم لایەنانە ڕابگرێ و مەساڵحی ئەولانانە تا ڕادەیەک بپارێزێ و لە ڕاستیدا لەوانەیە ئەم قسەیە لە ڕووی نەزەریەوە دەیکەین ئاسان بەڵام لە ڕووی پراکتیکیشەوە ئاسان نەبێ چۆن عێراق بتوانێت تەوازوونی مەساڵحی ئەم هێزانە لەناو عێراقدا بپارێزێت ئەو هێزەی ماوە یعنی عێراق بابڵین هەندێک مقەوماتی هەیە نەوت بەرزە اعتیمادی لەسەر نەوتە یەدەگێکی زۆری هەیە تا ڕادەیەک ئێستا ئیستقراری سیاسی هەیە تا ڕادەیەک حکومەتێک دروست بووە کە لانی کەم زۆربەی لایەنەکانی تێدان ئەو مقەوماتانە یارمەتی عێراق دەدەن بەڵام معادلە دەولیەکە لەبار نییە ینی ململانەی گەورە لە دنیادا هەیە لە نێوان ئەو هێزانە شوێنێک یان با بڵێن جێیەک لە پراکتیزەکردنی ئەم ململانەیە عێراق باشە کاکشیروانی چه چاوەڕێ دەکرێت بەهای دینار بەرامبەر بە دۆلار بچێتە چه ئاستێک لە چه ئاستێکا بوەستێ یعنی وەکو لە بیدایەت باسمان کرد بانقی ناوەندی ئەمە ئەمڕۆ دووەم ڕۆژێتی بابڵێمە ڕۆ ڕۆژێتی کە دۆلار دەخاتە بازارەوە بە بڕێکی باش و بە سعری کە دایناوە ینی بە 130,000 بۆ 800 دۆلارێک ئەمە ئەگەر بەردەوام بێت تا هەفتەیەک دوو هەفتەی تر دۆلار دادەبەزێت خۆی تەوەقوع دەکرێت بێتە خوارچل بەڵام وەکو باسم کرد ینی کاتی دەوێت ئەمە تا یعنی ئێستا ئەگەر بابڵین لە بازارەکان متابعە بکەین تەنانەت سعری دۆلار لە بینی هەولێر و سلێمانی و بەغداش فەرقی هەیە لەبەرچی لەبەرەوەی تا ئێستا ڕێکارەکانی عێراق تونترە لە مەسلەی بابڵین دۆلار ئێستا لە نەجەف لە بەغدا ئەو بابڵین نووسنگانەی سەیرەفە و ئاڵوگۆڕی دراو کە بە سعری ڕسمی حکوومەت مامەڵە ناکەن حکوومەت پێیان دادەخا لە بەغدا لە پارێزگاکانی تری عێراق و کۆمەڵێک محاولە هەبوو بۆ تەهریبی دۆلار دەستی بەسەردا گیراوە حکوومەت تا ئێستا ئەم هەنگاوانە لە هەرێمی کوردستان دەستی پێ نەکردووە کاتێک ئەم هەنگاوانە دەستی پێ کرد وردەوردەی شۆک و بەغدای لێدێ و وردەوردە یعنی ئەگەر بانقی مرکزی بەردەوام بێت لە خستنەڕووی دۆلار بە هەمان سعر و بە ئەو بڕە لەوات سێ هەفتەیەک دوو هەفتەی تر دۆلار دابەزێت ئێستا ئەوانەی کە گویان لە گفتوگەکانمانە هەمووی ئەڵێن بەشکەم دوعاکەن بۆت کاک شیروان زۆر سپاس بۆ بەڕێ شیروان میرزا ئەندامی خولی پێشێنجومەی نوێنەرانی عێراقمان دوو کاک شیروان زۆر سپاس دووبارە